توانرا ئۆتۆمبیلەکەش دەستی بە سەرابگیرێکە لە شارۆچکەیەکی سەربەر شاری سلێمانی بووە. ئۆتۆمبیلەکە ئێستا لە نێشتنی تاوانەوە هەردوو تۆمەتبارەکەش دانیان ناوە بە تاوانەکە و ئێستا لە لێکۆڵینەوەیان لەگەڵ یا تا بزان ئایا تاوانی تریان ئەنجام ماوە ئۆتۆمبیلی تریان دزیوە یان نا. لە لێکۆڵینەوەیان بۆ دانپیادانان ئەگەر تاوانی تریان ئەنجام مابێ. دوێنێ شەو مەفرەزەکانیان بڵاو پێکردبوو توانرا دوو تۆمەتبار دەزی بکرێت کە ئەمانە باندێکن گومان ئەکرێت کە کەسێکی تریشان لەگەڵا بێ. دوو تۆمەتبارەکە دەزیر کراون کە تالیبەر و هەندێک ئاشیای تریان پێیە کە بۆ دەرگاشکان و شتی ماڵان بەکاری بێنن. هاوڵاتیەک لە یەکێک لە ڕێکانی شاری سلێمانی کەسێکی فڕاندووە دیارە بردوێتی لە شارۆچکەیەک شاردوێتەوە. پاشەوەی بەشی پۆلیسی ناوشار ڕۆژهەڵات زانیاریان لەسەر کەسەکە کۆ کردەوە توانیان لە ماوەکی کووردا کەسە فڕێنراوەکە و کەسێکی تر دەزیرکەن کە گومانەکرێویش کەسێکی تری لەگەڵا بووە کە هاوکاری بۆ لە فڕاندنی ئەو کەسە فڕێنراوەکە ئازاد کراوە ئێستا لە ماڵی خۆیەتی. تۆمەتبارەکەش بە پێی مادەی 423 لە یاسای سزادان دەزیر کراوە و لێکۆڵینەوە لەگەڵ یا بەردەوامە.